بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، بە دیدارتان شاد بووینەوە لە پرۆگرامێکی تازەی خۆشەویستیدا. داوای لێبوردنیشتان لێ دەکەم بەهۆی ڕێگاوبانەوە دیارە من درەنگ گەیشتمە کەناڵ، خەتا لە منەوە بوو، ئێوەش گردنمان نازاکەن کە دیارە بەرنامەکەمان لە کاتی خۆی وابزانم لە دەقە 12 دقەیەک تاخیر بووین بەهۆی ڕێگاوبانی منەوە. پەخشەکەمان کە دیارە ڕاستەوخۆیە دەبوو سەعات 9 لێرە بم، بەڵام هەندێک شوکاری تایبەت هاتە پێشم لە ڕێگادا تۆزە تاخیر بووم و برایانی کەناڵ پەیوەندیەکیان بەوانەوە نیە، خەتا لە منەوە بوو، خی گەورە لە هەمولایەکمان ببوورێ. ڕاستەوخۆ دەچمە سەر ئەو پرسیارانەی کە بۆمان هاتووە. پرسیاری یەکەم، خاتوونێک نووسیوێتی خوشکێکی بەڕێزم، دەڵێت سەلام عەلەیکوم مامۆستای بەڕێز، ئایا ئافرەت لە ڕۆژانەی خۆی پاشەکەوت بکات دواتر بیداتە زێڕ بۆ خۆی هەڵیگرێت کاتە کاوسەرەکەم پێویستی پێی بوو، زێڕەکان بایی دەفتەرێک دۆلار بوو، پێمدا خستیە ناو ئیشوکار، دواتر چوو ئافرەتێکی تری هێنا، واتە ژنی دووەمی هێنا. من ئێستا داوای حەقی خۆم و مافی خۆمی لێ دەکەم. دەڵێت تۆ لەکوێت بوو؟ پارەی خۆمە. ئایا ئافرەتێک 25 ساڵ خزمەتی ماڵ و مێرد و منداڵ و میوان بکە مافی ئەوەی نییە لە ڕۆژانەی خۆی شتێک بکڕێت و پاشەکەوتی بکە؟ ئایا من مافی خۆم نییە داوای مافی خۆمی لێ بکەمەوە؟ دەڵێت خۆ لە ماڵی باوکت نەتهێناوە تا من پێتی بدەمەوە، لە کاتێکا من هیچ کات گردنی ئازان ناکەم و پارەی مارەیەکەی خۆشمی لایە لە ناو ئیشوکاریدایە. سوبحان الله، هەرچی کارێک دەکات فەشەل دێنێ. ئایا لە بەهۆی ئەوەوە نییە کە زەرەر دەکا کە من گردنیم ئازان نەکردووە؟ چونکە کچێکی نوقسانم هەیە لە ڕووی زمانەوە، کەم و کورتی هەیە. من بۆ دوا ڕۆژی ئەو کچە پاشەکەوتم کردبوو، ئێستا ئەو دەستی بەسەردا گرتووە و دەڵێت مافت نییە. ئایا لە ئیسلامدا هاتووە کە مافی ئافرەت نییە؟ قسەی بەڕێستان چییە بۆ من و هاوشێوەکانی من؟ تکایە من خۆم خاوەنی 5 منداڵم، ئەگەر جوابم بدەنەوە مەمنونتان دەبم و سوپاستان دەکەم. سڵاوی خوا لە تۆش خوشکی بەڕێزم، سوپاس بۆ جەنابت و بۆ متمانەت، بۆ ڕاوێژکردنت. خوشکە باشەکەم، وەڵامی نامەکەی جەنابەت بەم شێوەیە دەدەمەوە، دەڵێم دوای 25 ساڵ هاوسەری، دوای بوونی 5 منداڵ لە نێوان ئێوەدا، لە نێوان تۆ هاوسەرەکەتدا، بوونی منداڵێک کە خاوەن پێداویستی تایبەتە لە ڕووی زمانەوە. من دڵنیام جەنابت و هاوسەرەکەت، مێردە بەڕێزەکەت، متمانە و خۆشەویستیتان لە نێواندا زۆر بووە و ئێستاش هەیە. بەڵگەم ئەوەیە تۆ مارەیەکەی خۆتت داوەتێ بۆ ئەوەی ئیشوکاری پێوە بکە، پاشانەوەی کە لە ڕۆژانەیەکی خۆت کە لات کۆبۆتەوە بایی دەفتەرێک زێڕت کڕیوە لە ماوەی ئەو هەموو ساڵەدا. ئەوەندە متمانەوە خۆشەویستیت بۆ هاوسەرەکەت، بۆ مێردەکەت هەبووە، کاتێک کە پێویستی هەبووە، محتاجی هەبوو، هەموو داوەتە دەست. بەڵام کێشەکەی تۆ خوشکی بەڕێزم لێرەوە دەست پێ دەکاکەوە بۆ خۆت دەڵێ چوو ئافرەتێکی تری هێناواتە ژنی دووەم. لێرەدا کێشە لە نێوان تۆ هاوسەرەکەتدا دروست بووە. من دڵنیام تۆی خوشکی بەڕێزم زۆر لەوە گەورەتری لەسەر مادە لەگەڵ مێردەکەتا بینتان تێکچێ، چونکە مارەیەکەت پێشتر داوەتێ و پاشەکەوتی دەفتەرێکیش کە دراوە بەزێر و پاشەکەوتی ڕۆژانەی خۆت بووە، ئەویشت هەموو تەسلیم کردەوە بۆی کە احتیاجەکان و پێویستیەکانی خۆی پێجێبەجێکە. ئەمە نیشانەی خۆشەویستیە بۆ تۆ بۆ هاوسەرەکەت و ئەویش بۆ تۆ هەروە بووە و متمانە لە نێوانتاندا هەبووە. بەڵام کاتێک کە ژنی دووەم هاتوۆتە ناوەوە، ئیتر بە دڵنیایەوە غیرەی ئافرەتیش هەموو ئافرەتێکی ڕەسەن و پەسەند، چونکە باسمان کردووە خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم غیرەیان هەبووە. غیرەی خاتو عایشە بەرامبەر خاتو خەدیجەیەک کە پێشتر هەر نەشی دیوە لە ژیانە، پێش ئەو هاوسەری پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆرجا بە ناوهێنانی و باسکردنی بە چاکە غیرەی جوڵاوە. هەموو ئافرەتێکی پەسند و ڕەسەن بە تایبەتی لە ناو میلەتی کووردا بە خۆشەویستی زۆری بۆ مێردەکەی بەهێنانی ژنی دووەم ناڕەحەت دەبێ. ئیتۆش هەر ئەو بابەتەیە. بەڵام وەکو وەڵامی پرسیارەکەت بەڵێ تۆ مافی مارەیی خۆتت هەیە هەر وەختێ داوای بکەیتەوە، مافی ئەوەت هەیە بەڵێ پاشەکەوتێک کە ڕۆژانە مێردەکەت شتێکی داویتێ و تۆ نەتخواردووە وردەوە دەکۆت کردوێتەوە پاشەکەوتت کردووە بە تایبەتی نێتی خێرێکی شت هەبووە کە ئەو منداڵە زمان ناتەواوە خاوەن پێداویستێ تایبەتە لە دوای ڕۆژی ژیانیدا سوودی لێ ببینێ یان کارێکی بۆ پێ بکەیت.
ئەمانە حەقی خۆتن بەڵام هەندێک جار حەقمان هەیە و فەزڵمان هەیە چاکترمان هەیە جەنابەت ئێستا سێ ڕێگەل لەبەرە خوا نەخواستە دوول لە ئێوەکە شتی وان نابێ ئینشاڵڵا خراپترین ڕێگا ئەوەیە خوا نەخواستە ئینسان جیاب بێتەوە تۆ بڕیاری جیابوونەوە لە هاوسەرت بدەیت کەمە خراپترین ڕێگایە دووەمیان خراپتر ئەوەیە کە بەیەکەوە ژیان بەسەر بەرن هەر بەیەکەوە بژین بەڵام بەردەوام تۆ پرتەوە بۆڵت بێ بەردەوام تۆ داوا بکەیتەوە ئەو بڵێ نەخێر هیچن نییە خۆ لە ماڵی باوکرد نەتێناوە تۆ دیسانەوە داوا بکەیتەوە ئەو بەهانەی کرد پێ بگرێەوە ئینکاری مافەکانت بکە ژیانیشتان هەر ئاوا درێژەی هەبێ ئەمەشیان خراپتر ئەمە خراپترین جابوونەوە خراپتر ئەوەیە بەردەوام ژیانتان هەبێ بە کێشە و بەرەوە ئەی خراپ ئەوەیە من ناڵم ئافرەت کۆیلە بێ و پیا و هەرچی زۆمێکی لێ کرد و بیشە و سێنێتەوە خەڵکێک وا لە من حاڵی نەبێ بەڵام ئافرەت هەر دەبێ بڵێ بەڵێ قوربان بۆ مێردەکەی نە ئێمە حاڵەتەکانمان دیاری کرد ئەڵێن ئیتیخاد و ئەخەفی ضەرەرەین ئەمە ئافرەتە سێ ڕێگەی لەبەردەمایە یەکیان زۆر قورس و خراپە خراپترینە کە جیابوونەوەیە دووەمیان خراپتر ئەوەیە ژیانیان بەردەوام بێت ژیانە بێتەوە لە مێردەکەی بەڵام هەموو ڕۆژێ چە لە حانە و شەڕەدونوک بێ و مێردەکەشی بڵێ دیارە هیچی بەدەستەوە نێشکستی هێناوە لە بازرگانی و مامەڵەی ڕۆژانەدا بڵێ هیچ نادەمێ خۆ لە ماڵی باوکرد نەتێناوە فەرموچی دەکەی بیکە سێیەمیان کە ڕێگا ژیر و عاقڵانەکەیە ئەمەشیان هەڕەم بێ خراپ بێ بەڵام ئەمە خراپکەکەی زۆر کەمترە لە دوانەکانی تر ئەویش ئەوەیە خوشکە باشەکەم بە قسەی برای خۆت بکە کە پرست بە من کردووە یەقینت هەبێ 1 سەعات سایی مێرد و ماڵەکەی خۆت هەزاران دەفتەر دۆلار دێنێ سەرەڕای ئەوەی کە پیاوەکەت ژنی دووەمیشی بەسەر هێناوی مادام مێردە 25 ساڵ ژیان چارەگە سەدەیەک تەمەن حیزبی وایە 25 ساڵ نێ تەمەنی 25 ساڵی ڕێکە ئێوە بە یەکەوەن 5 دانە منداڵی جوان لە نێوانتاندایە ئەو هەموو تەمەنە ئەو هەموو متمانە بە یەکتر ئەو هەموو خۆشەویستیە نابێ هەروە بە ئاسانی لەدەست بدرێ بۆیە سایەی مێردەکەت و ناوماڵەکەی خۆت سەرەڕای ئەو ستەمەشکە بۆ خۆ دڵی لێم کراوە هێشتا بە هەزاران دەفتەر دۆلار ناگۆڕدرێتەوە تازە ژیان لە خۆت مەشێوێنە خوشکەکەم بە عەقڵ و شیری ڕەفتاری لەگەڵ بکە عینادی لەگەڵ مەکە خواست شتەم لە کەس قبوڵ ناکە بەڵام بە زمانی شیرین خۆتی لێ نزیکەوە دڵسۆزی خۆتی بۆ دەرببڕە بڵێ هەموو دنیا هی من بوویایە ئەڵلقەیەک بووە لە پەنجەمە پێشخەش بە تۆم دەکرد هەموو دنیا بە قوربان بێ هاوسەری ژیانم تۆ باوکی منداڵەکانمی تۆ باوکی 5 منداڵمی چارەگە سەدەیەک لە تەمەن 25 ساڵی ترشی و تاڵی هەوراز و نشێ و گەرما و سەرمای ژیان نەبوونی و هەبوونیمان بەیەکەوە بەڕێ کردووە ئێستا ڕاستە گلەیم لێتە بەڵام مانای ئەوە نیە ئیهمالت کەم من بڕوا بکە بەو دەڵێم بەو زمانە شیرینە بەو هەڵس و کەوتە جوانە ڕەفتاری لەگەڵا بکە ئەو مێردەشت بە جۆرێکی تر دەگۆڕێ و مێردەکەشت لەدەست نادەی وە ژیانیشت ئاسایی دەبێتەوە هەموو ماڵی دنیا تازە پارەکانیشت دەگە بڕوا بەم عینادیە ناگەڕێتەوە بەڵام با مێردەکە لەدەست نەدەی با منداڵەکان سەرگەردان نەبن دڵ نیاش بە هەر کەسێ ستەم لە کەسێک بکە هەر لەم دنیادا خۆی پەروەردگار لێ وەردەگرێتەوە و ئەو کەسەش ستەم بکە ئەگە فریای خۆی نەکەوێ زوو بەرامبەرەکەی ڕازی نەکە مێردەکەت نایە گەرنی خۆت بە تۆ ئازاکە داوای لێبوردنت لێ بکە وەڵاهی دێباتە قیامەتیش لە قیامەتیشا کە دینار و دۆلار و زێڕ و ئەوانە نییە هەموو چاکەکانی بۆ تۆ دێن و خراپەکانی تۆ دەسێتە سەر تای تەرازوی ئەو ئەگەر چاکەی نەمێنێ کە لە ڕۆژێکە هیچ کەسێک نییە محتاجی چاکەیەک نەبێ بە هەمومان فریاکەوین لەم دنیادا ئەگەر ستەممان کردووە خێرا دڵی ستەم لێکرا و ڕازی بکەین و نەیگەێنی نە قیامەت بە هیوای بەختەوەری بۆ هەموو لایەکتان ناوبڕێکی زۆر کورتمان هەیە و بەرنامەکەمان ڕاستە و خۆیە چاوەڕێی تەلەفۆنەکانی جەنابتان دەکەین و دوای ئەم ناوبڕە کورتە دێنەوە خزمەتتان بسم الله الرحمن الرحیم دووبارە سڵای خۆی پەروەردگارتان لێبێ بینەرانی زۆر ئازیز و بەڕێز و خۆشەویست بەرنامەکەمان ڕاستە و خۆیە بەو دوو ژمارەی کە لەسەر شاشەی کەناڵی دیمەن دەیبینن چاوەڕێی پەیوەندیەکانی بەڕێزتانین تا پەیوەندەکان دێنە سەرخەت و وەردەگیرێن ئەڵقەی ڕابردوو وازانم بەڕێزێک بە ناوی دایکی محەممەد پرسیارێکی لێکردم ئایا ئەلکەلالە لە سوڕەتی ئەنیسادا مەبەست و ماناکەی چییە وتمان لە ئەڵلقەی داهاتوودا باشتر سەیری تەفسیرەکان دەکەم و وەڵامت دەدەمەوە بە دایکی محەممەد بە خوشکی بەڕێزم دەڵێم وشەی ئەلکەلالە کە لە ئاەتی 176 سوڕەتی ئەنیسادا هاتووە ئەلکەلالە لە باسی میراددایە ئەلکەلالە بە کەسێک دەوترێ ئەگەر میراد لێگیراو بێ یعنی ئەگەر کەسێک مرد خەڵک میراتی لێ دەگیرێ
ئەگەر میرات لێ گیراوەکە کەسە مردووەکە کەسێک بێ نەبابی هەبێ نەدایکی هەبێ میراتی لێ بگرێ کەسێک مرد ناوی ئەلفە بۆ نمونە کاتێک کە مردووە میراتی لێ دەگیرێ میراتگرەکانی نەباوکە نەباوکی هەیە میراتی لێ بگرێ نەدایکی هەیە میراتی لێ بگرێ نە ڕۆڵەی هەیە نە ئەولادی خۆشی هەیە ئێتر ئەم کەسە پێی دەوترێ ئەلکەلالە ئەو مردووەیە ئەو کەسەیە کە مردووە لە دوای مردنی میراتەکەی باوکی نییە لێی وەرگێ بۆی بمێنێتەوە دایکی نییە منداڵی کوڕ و کچی نییە نەوەی نییە ئەمە پێی دەوترێ ئەلکەلالە ئەگەر میرات گریش بێ ئەو کەسەیە کە میرات دەگرێ ئەلکەلالە بۆ میراتگرە دەڵێن کە نە باوک و دایکە نە ڕۆڵەیە نە کوڕ و کچی مردووەکەیە نە باوک و دایکی مردووەکەیە نە کوڕ و کچی مردووەکەیە نەوەی مردووەکە بێ کەسانی ترن خوشکوبرا ئەوانە پێیان دەوترێ ئەلکەلالە یان ئەگەر مردبێ و میراتی لێ بگیرێ ئەو مردووەیە کاتێک کە دەمرێ نە باوکی ماوە میراتی لێ بگرێ نەدایکی ماوە میراتی لێ بگرێ نەنەوە و ڕۆڵەشی لە پاش بەجێ ماوە خۆی بە کوردەواری گۆشەکە جوان نەبێ دڵبەریندارکرد نەبێ پیاڵن وەجاخ کوێرە وشەی کەلالە لە چێوە هاتووە لە کەلەوە هاتووە واتە بێهێز واتە ئەم ئینسانە کە لە دنیادا بووە نە باوکی ماوە نەدایکی ماوە نە مناڵی هەبووە هەستی بە بێهێزی کردووە یان لە زۆر ماندووبوون و شەکەتبوونەوە هاتووە کەلالە بەو کەسە دەوترێت لە دنیادا زۆر ماندوو بوو زۆر بێکەس بوو زۆر بێ پشت و پەنا بوو واقعانی ژوایە کەسێ نەدایکی هەبێ نە باوکی هەبێ نە منداڵی هەبێ نە ڕۆڵەیەکی خۆی لە ئامێزگر پێ هەست بە شەکەتبوون دەکا هەست بە ماندووبوونی دەرونی دەکا کەوانە پاداشتیان لای خوایە بەڵام ئەمە بابەتێکی میراتە و وشەی ئەلکەلالە کە لە ئاەتی 176 سوڕەتی ئەنیسادا هاتووە لە وەڵامی دایکی محەممەدا و ئەوە وەڵامەکەت بوو خوشکە باشەکەم کە لە ئەڵلقەی پێشودا لێت پرسیین پرسیارێکی تر دەڵێ پرسیارێکم هەیە بۆ مامۆستا فاتیح مامۆستای گیان دەمەوێت قورئان بخوێنم بەڵام عەرەبیەکەم زۆر باش نییە بۆ تێگەیشتن ئایا گوناهبار دەبم بەس بیخوێنمەوە چونکە من گوێم لێ بووە لە هەندێک مامۆستا دەڵێن نابێ بەس بیخوێنیەوە بە بێ تێگەیشتن ئەگەر ڕوونکردنەوەیەکمان بۆ بکەیت بەڵێ ئەگەر کەسێک قورئانی پڕبەرەکەت و بەخشش بێنێ تەنها بیخوێنێتەوە بەبێ ئەوەی تێی بگە ئایا گوناهبار دەبێ بە دڵنیاییەوە نەخێر بە دڵنیاییەوە نەخێر چونکە ئێمە چەند قۆناغێکمان هەیە بۆ قورئانی پڕبەرەکەت و بەخشش قۆناغی یەکەمیان فێربوونی قورئانە و خوێندنەوەی قورئانە باشە ئەمە هەر تەنها قورئانەکە دەخوێنیتەوە زۆربەی خەڵکی هەیە تەنها قورئان دەزانێت بخوێنێتەوە بەڵام لە ماناکەی تێناگە کەواتە لە خاڵی یەکەمدا تۆ تەنها ئەوەی پێویستە لەسەرت بەرامبەر بە قورئان کە لە خزمەت یابی فێری جوان خوێندنەوەی قورئان ببی قورئان وەکو خۆی لە لای مامۆستایەک فێر ببی و بیخوێنیتەوە بەڵام لە قۆناغی دوای ئەوەدا هەوڵ بدەیت تێشی بگەیت ئێستا وەسائلی تێگەیشتنی قورئان زۆر ئاسان بووە ئەگەر بتەوێت وشە بە وشە لە قورئان بگەیت کە ئەمان تەقریبەن حەقی خۆی نادا بە مانە فراوانەکانی قورئانی پڕبەرەکەت و بەخشش تەفسیرێکی ئاسان بکڕا تەفسیرێکی ڕۆشن بکرا تەفسیری ڕامان بکڕا تەفسیری مختصری کورتەی تەفسیری ڕەوان بکڕا تەفسیری ڕێبەر بکڕا ئەم تەفسیرە کوردیانەمان هەن خولاسەی تەفسیری مامۆستای ناوی مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس هەیە ئەمانە لە یەک بەرگە یعنی تەفسیری تەوحیدی مامۆستا عەبدولقادری تەوحیدی هەیە بەڕەحمەت بێ ئەمانە هەموو قورئانەکەت بۆ دێنن تەفسیری ئەلمویەسەر هەیە کە کتێبخانەی تەفسیر کردوێتی ئەمانە لە یەک بەرگە یعنی هەموو قورئانەکە لەگەڵ ئاەتەکە خۆیدا یان پوختەی تەفسیری قورئانی دکتۆر محەممەد بامۆکی هەیە ئەوانە لە بیرمان نەچێ ئەمانە هەر یەکێک لەوانەکە بکڕی ئیسیفادەی خۆی لێ دەکەی یعنی تا ڕادەیەک شارەزات دەکا بەرامبەر بە قورئانی پڕبەرەکەت و بەخشش بەڵام ئەگە بتەوێت لەوە زیاتر تێبگەی تەفسیری تری گەورەشمان هەیە ئەمە قۆناغی دووەم کە تۆ تێدەگەی لە قورئان قۆناغی دوای ئەوە ئەمجا تەدەبور لە قورئانمان هەیە یعنی ورد دەبیتەوە جوان جوان لە ماناکانی قورئان تێدەگەی هەندێشتی لێ هەڵدێنجی کە پێشتر بە مێشکتان نەهاتووە تەدەبور واتە وردبوونەوە لە قورئان قوڵبوونەوە لە ماناکانی قورئان بۆ نمونە من ئێستا نمونەی عەرزی جەنابتان کەم ئێمە زۆر جار دەڵێن فڵان کەس چۆتە تەمەنەوە حەقوانی ئەوەندە کۆڵ بە دنیاوە هەڵبگرێ بابە تۆ هەمووی ساڵە تەمەنن نەماوە لە لێواری قەبرای پێویست دەکا باسی عەقدی بازرگانی بکەی بۆ 10 ساڵ و بە 5 ساڵ و بە 20 ساڵ
ئەمە خۆمان بە خراپی ئەزانین بەڵام ئەگەر کاتێک لە قورئان ورد بوویتەوە تەدەبورت تێدا کرد بە وردی تەماشات کرد سەیرەکەی وانە بەڵگە لەکوێدایە بەڵگە لە باسی ئەو دوو کچەدا کە پێشوازی موسایان کرد و موسا مەڕەکانی بۆ ئاودان وتیان ئێمە بۆیە هاتووینە ناو ئەم پیاوانە بە ناچاری بۆ ئەوەی مەڕەکەمان ڕانەماڕەکەمان ئاودەین و خۆمان دوور گرتووە لە تێکەڵاوی لەگەڵ ئەو پیاوانە و قسەکردن و حیلکە حیلک و خۆسوکردن لەبەر یەک هۆیە و ئەبوونا شەیخون کەبیر ئێمە باوکمان پیرە جا نەکرد پیرە کەبیر زۆر بە ساڵدا چووە تااقەتی نەماوە قاچی نەماوە بە گۆچانیش ناتوانێت بێ مەڕداری بکە هەر ئەوەیە دەروژووری خۆی دەکات ینی شەیخون کەبیر بە زمانی عەرەبیدا ینی پیرێکی زۆر بە ساڵا چوو کە کورد دەڵێ لەسەر لێواری قەبرە بەڵام کاتێک کە لە قورئانە جەنابتان هەمووتان بە سەراتەکەتان بیستۆ خوێندوتانەتەوە دەگاتە سەر عەقدکردن لەگەڵ موسای گەنج و لاودا کە ببێتە شوانی ماڵیان واتە ئەمە عەقدی ئیشکردنە بوو بە بواری بازرگانی بوو بە نووسینی عەقدێک لە نێوانماندا دەفەرمێ ئەگە 8 ساڵ شوانیمان بۆ بکەیت و ئەگە بیکەی بە 10 ساڵ باشترە ئێستا ئێمە بینڵێ ئای چەند تەماحی زۆر بوو بەڵام قورئان ئایا زەمی ئەمەی کردووە نەخێر بە هەڵوێستێکی زۆر باش تۆماری کردووە کەواتە تەدەبور لە قورئانەوەیە لەناو قورئانەوە فێری ژیان دەبی بەڵام لەوانەیە کەسێکی کەوەکو چیرۆک ئەمە بخوێنێتەوە بەڵام ئەوە تا من و تۆ لەوە فێر بووین ئەگە پیاوێکی زۆر بە تەمەنی شەیخون کەبیر بە ساڵات چوو لەسەر لێواری مەرگ کە گەیشتە سەرباری عەقد و نووسین و مامەڵە و کڕین و فرۆشتن باسی عەقدی 8 ساڵی تر 10 ساڵی تر 20 ساڵی تری کرد لۆمەی ناکرێ و بە عیب لەسەری نانووسرێ و بە گوناه لەسەری نانووسرێ و مافی ڕەوای خۆی دەدرێتەوە دەڵێن مافی ڕەوای خۆتە با منداڵەکان دەدوای خۆت سوودمەند بن ناڵن دەدوای خۆت خواکەریمە حەقت چێ بەسەرەوە با مناڵەکان کەیفی خۆیان بێن نە ئیسلامی ئێمە لە ڕێی قورئانەوە لە ڕێی تەدەبور لە قورئانەوە فێری وانەکانی ژیانمان دەکات پاشان العەمەلمان هەیە بەڕێزان العەمەل واتە کارپێکردن بە قورئان ئەمەیان زۆر مهمە جاری وایە تۆ هەموو قورئانت حیفظ بێ هەمووت لەبەر بێ هەموو مانعەکانیشی بتوانی بە بیکەی بە کوردی لە هەمووشی تێگەیشتبی ئەگە پەنا بەخوا کارت پێ نەکرد بێ بەخوا هیچە بەخوا من زۆر خەڵک دەزانم یعنی لە قورئانی شارەزایە ختمی قورئانیش دەکات تەفسیرە کوردیەکەشی خوێندوتەوە وەڵای دەچێ بۆ ماڵان ئامادە نییە لە دەرگا بدە هەر دەکسە خۆ بە دەرگاکەدا دەکات کەواتە تۆ تا ئێستا ئاەتێکی قورئانت جێبەجێ نەکردووە قورئانی ئێمە دەفەرمێت لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأنسوا وتسلموا على أهلها دەبات تۆ هەموو قورئانت لەبەر بێ مانای ئەم ئاەتەش بزانی ئیستئناس دەزانن یعنی چی یعنی مەچۆ بۆ ماڵێک کە غەیری ماڵی خۆتە ئەگە ماڵی براکەتە ئەگە ماڵی خوشکەکەتە ئەگە ماڵی هاوڕێکەتە ئەگە ماڵی شەریکەکەتە ئەگە ماڵی ناسیاوەکەتە ئەگە ماڵی مامۆستا ئاینەکەیە ماڵی پزیشکەکەی ماڵی دادوەرەکەی ماڵی هەر کەسێکە غەیری ماڵی خۆت مەچۆ ماڵەکەەوە حتا تستەئنیسوا حتا یەقینت نەبێ بە چوونی تۆ بۆ ئەو ماڵە بۆ ئەو سەردانە بۆ ئەو میوانداری خۆشحاڵ دەبن ئیستئناس ئەوە یعنی لە ناخەوە هەست بە مرتاحی دەکەن تۆ چەندە پێت خۆشە دەچی خاوەن ماڵیش دڵنیاوی دڵنیا ئەوەندە خۆشحاڵە ئەمجا بڕۆ لە دەرگا بدە ئاەتەکە نافەرمی هەرکە لە دەرگاتدا و بە نابەدڵی وەکتی فەرموو یان تەلەفۆن دەکەی وا دیم بۆ ماڵیەوە فەقیر بڵێ بگەڕێنەوە درۆت بۆ بکە لە تۆنی دەنگی هەستت کرد مەشغوڵە حەقی خۆیەتی پشووی دەوێ منداڵی ئیمتیحانی هەیە سەعی هەیە ئەتوانێت بڵێم مەیە بزانە ئەمایەتت جێبەجێ کردووە وەڵای ئێمە زۆر جار ئەوایەتەمان جێبەجێ نەکردووە کابرا بە زۆر خۆی دەکاتە میوانی ماڵەکەەوە هەر بە زۆر هەر دەڵێ بەسەر زمان دەڵێ فەرموو دەڵێ فەرموو ئەو لە پێش خاوەن ماڵەوە دەڕواتە ژوورەوە نەخێر یەک ئاەتی قورئان بزانی جێبەجێکەی باشتر لەوەی جوزئێکی قورئانت لەبەر بێ بەڵام عەمەلی پێ نەکەی بەڵام بە هەر حاڵ کەسێک وەکو بەڕێزت کە قورئانەکە ئەلحەمدوللیلا قۆناغی یەکەمت بڕیوە بەرەو قۆناغی دووەم و سێم و ئەوانەش دەڕۆی قۆناغی یەکەم بریتیە لە فێربوونی قورئان و جوان خوێندنەوەی قورئان نەخێر ئەگە بڵێ هیچ لە مانای قورئان تێ ناکەم بەس دەی خوێنمەوە خێر و تەواوی ئەجر و پاداشتەکانت بۆ دەنووسرێت نە گونەهبار نابی بەڵکو تەواوی ئەجر و پاداشتەکانی خۆشت بۆ دەنووسرێت هەتا وەکو ئەگە پەیوەندی هەبێ ئێمە چاوەڕی پەیوەندیەکانی جەنابتانین دیارە ئەمڕۆ بەرنامەکەمان کە تاخیر بووە خەڵکێک وای زانی و بەرنامەمان نابێت لەوە چ لە سەهێڵ نەما بچونکە دەقە 12 دقەیەک بەهۆی ڕێگاوبانی منەوە بەهۆی هەندێ موعیدی ترمەوە لە ڕێگا تاخیر بووم کاتێک کە پەیوەندی نییە با ئێمەش بە فرسەتی بزانین ئەو پرسیارانی کە لە بەردەستماندان ئینشاءڵڵا وەڵامیان بدەینەوە پرسیارێکی تر ئەڵە سڵاو مامۆستا کەسی نوێژنەکە ژنی لێمارە دەکرێت
کەسی وا هەیە هەر یەک دوو مانگ پاش زەواج نوێژ دەکات پاشان ڕۆژێک دەیکا و دەڕۆژ نایکە دوای وای لێدێت هەر نایکە ئینجا گوناهی ژن چییە چی بکات کە سەرەتا وای پێوتراوە وتویانە ئەو کەسەی شووی پێ دەکەی و دەبێتە هاوسەرت نوێژ دەکا دواتر لەگەڵ یادەژی بێ ئەوەی یەک نوێژی بکات یعنی بەمروری زەمن واز لە نوێژکردن دێنێ ئەمە پرسیاری ئەم خاتونەیە ئەم خوشکە باشەیە کە دیارە گرفتارە بەدەستەوەی کە مێردەکەی نوێژ ناکە بەڕێزان ئیشی منی بانخواز لەگەڵ ئیشی موفتیەکە فەرقی هەیە من وەکو بانخوازێک لەم بەرنامەی پرۆگرامی خۆشەویستیەوە لە کەناڵی دیمەن کە قسە بۆ جەنابتان دەکەم باسی ئەوە ناکەم حکمی نوێژنەکەر چیە لە ئیسلامدا ئەوە ئیشی قازیە ئیشی موفتیە ئیشی لیژنەی فتوایە من بانخوازم من وەکو مامۆستایەکی ئاینی خوشکە باشەکەم پێت دەڵێم ئاگەمان لە دوو حاڵەت بێ یەکەمیان پێش شوکردن زۆ زەرورە بەڕاستی ئافرەت لە دووشتی ئەو کوڕە بکۆڵێتەوە کە شووی پێ دەکات بەڕێزان ئەم بابەتە زۆر بە جددی وەرگرن بابەتێکی حساسە چونکە لە دوای شوکردنەوە بەڕاستی جا دەبیەوە هەر ماڵوێرانیە لەگەڵ یادەژی بەم حاڵەوە عەقیدە و بیر و باوەڕت خەلەلی تێدەکەوێت وەژیانت ناڕەحەت دەبێ و دەکەوێت گومانەوە لە ئیمانی خۆت وەکو ئەم خوشکە باشە یەکەم شت کاتێک کە تۆ دەتەوێت کوڕێک هەڵبژێری و هاوسەرگیری لەگەڵا بکەی دینەکەیەتی دین کۆڵەکەی دین چییە وعەموده ئەسسەلات پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ پایەی ڕاگری ئەم ئیسلامەتیە نوێژە ئێستا بینایەکی گەورە کە لە ناوەندەکە کۆڵەکەیەکی گەورە هەیە عەمودێک هەیە پایەیەکەی وەرە دەری بێنە بیناکە دەڕوخێ وڵای ئینسان کە وازی لە نوێژ هێنا کۆڵەکەی دینەکەی ڕووخاوە بینایی ئاینەکەی ڕووخاوە من ئەوەت پێ دەڵێم یەکەم جار پێش ئەوەی شوو بکەی یەقینت هەبێ نەک بڵێن وڵا ئەم مەسافەیە مامۆستا ژن لێمارە ناکە ئەگەر هاتوو نوێژ نەکەی ئەمە نا خۆی نوێژ خوێنێک بوو بێ لەبەر خاتری ژن نوێژ نەکە هەر خۆی مەبدەئیەن مسلمانێکی کامڵ بێ دووەمیان ڕەوشت و ئەخلاقی پاک بێ لە سیفەتە خراپەکان و ڕازاوە بێ بە سیفەتە باشەکان ئەمجا شووی پێ بکە دیارە پەیوەندێکمان لە سەهێڵی تەلەفۆنە باز زیاتر نەهێڵینەوە بازانی دایکی محەممەد فەرموو دایکی محەممەد خوشکە باشەکەم دایکی محەممەد ئەلو بەڵێ دایکی محەممەد قەتع بۆ بەڵێ دیارە پەیوەندەکەی دایکی محەممەد چاوەڕێ دن دواتر وەریگیرێتەوە خوشکە باشەکانم کاتێک کە شوو دەکەن وە بۆ کوڕانی بەڕێزیش ئەزیزەکەم تۆ کە ژندێنی دوای لێ مەکەوە بە بەهانە زۆر ورد بەوە پەلەمەکە بزانە دینەه و خولوقەه بەخوا بۆ هەردوو لە دین لە کوێدا دەبیندرێ پەیوەندی دین دوو باڵە ئەها تەیرێک کۆترێک چۆلەکەیەک هەر باڵندەیەکەی دوو باڵی هەیە بە باڵێکیان بەرز نابێتەوە نافڕێ مرۆڤیش ئەم دوو باڵێ هەیە یەکەمیان خواپەرست دووەمیان خەڵک دۆست خواپەرست خەڵک دۆست لەگەڵ خوادا ڕاست لەگەڵ خەڵکا چاک یەکەمیان کە دەڵێن خواپەرست بێ یعنی لە نوێژەکانە بەچی مزان فڵان کەس خواپەرستە ڕۆژی 5,000 سوزدە بۆ خوای پەروەردگار دەبە سەری بەرزی بۆ خوای گەورە دەخاتە سەری بەندایەتی دەخاتە سەر زەوی سوزدەی بۆ دەبە بۆیە ئەمە خواپەرستی لەگەڵ خەڵکا چاکبوون ڕەفتارە جوانەکان عەرزم کردی ئارەخۆر نەبێ قومارچی نەبێ نێرگە لە چێژ نەبێت تریاک چێژ نەبێ ئەهلی بەریال خادن دەبێ و ڕازاوە بێ بە سیفەتی نەرمونیانی دڵپاکی بە تەحەمولی کەسابەتی خێر دەستی بەخشندەیی زمانی شیرین ئەمە سیفەتە جوانەکانن بەڵام تۆ دوای شوکردن لەمانە بکۆڵیەوە ئەم جا بکەوێ ڕەخنەگرتن بابەتەکە خراپە بەڵێ پەیوەندێکمان دیارە کاک حاجی عەلی فەرموو برای شیرین السلام علیکم مامۆستا عەلەیکم السلام وەرەحمەتوڵڵا کاک حاجی گیان مامۆستا پرسیارەمەیە زەحمەت نێ شیانەکەم فەرموو کاک حاجی عەلی مامۆستا نوێژی بەیانی تا پێ ئەمێنێ نوێژەکانی تر بۆ تا نوێژەکانی کە ئەمێن بەڵام نوێژی بەیانی تا پێ ئەمێنێ بەعزێ مامۆستا ئەڵێ هەر کاتێک خەبەر بۆ بیکە بعض لێگەڵەیە خۆر کەوت نامێنێ بعض لێگەڵەیە ئاوا دنیا ڕۆشنی بۆ نامێنێ بەڵێ حەزەکەم ڕوونکردۆم بێتێ لەسەرەوە بەسەر چاو براشی نەکەم پرسیارێکی زۆر جوانە کاک حاجی عەلی ئینشەڵڵا بۆ ڕوون دەکەمەوە خۆی گەورە سەلامەتیان کاک حاجی گیان خواگە دەر براشی نەکەم بەڵێ بەڕێزان گرفتی وڵاتی ئێمە ئەوەیە ئێستا و خوشکە دەڵێ ئەگەر نوێژنەکەت چییە من باسی حکمی نوێژنەکەت بۆ ناکەم من پێت دەڵێم خوشکەکەم
تۆ کە لەگەڵ مێردەکە تا ئێستا دەژی یان سەوازی لە نوێشکردن هێناوردەوە دەوازی لە هەمویان هێناوە من هەوڵ بدە پێت دەڵێم هەوڵ بدە خۆشت بوێ ڕێزی بگرە دڵسۆزانە لێزانانە لە کاتی گونجاودا بڵێ هاوسەرەکەم مێردە باشەکەم ئێوە پیاوەی کە لەناو هەموو پیاوانی جیهاندا من تۆم هەڵبژار تکال لێ دەکەم زۆرم خۆش دەوێت تکان نوێژەکانت بکە توخوات ئەو نمونەی بۆ باسکە بڵێ کۆترێک باڵندەیەک بە باڵک نافڕێ تۆ لەگەڵ خەڵکە زۆر باشی لەگەڵ منە زۆر باشی هەمەت چاکەکانی بکە بڵێت تۆ لەگەڵ خەڵکە باشی بەڵام لەگەڵ خوای پەروەردگاری خۆتا بینت خراپە خواپەرستنی بەڵام خەڵک دۆستی وەکو خەڵک دۆستی خۆزگە خواپەرستی ژوویتایە خواپەرستیش بە نوێژەکانتە ئاوا ئامۆژگاری بکە پەیوەندێکمان هەیە بەڵێ باوکی یوسف بەڵێ السلام عليكم. عليكم السلام ورحمة الله برای شیرین خۆی گەورە سەلامەتتان کە زۆر بەڕێزی قوربان مامۆستا شارەکمان بێزەحمەت گیانەکەم لە خزمەتتان کاکە مامۆستا ئاشا ئایا ئەو جلکەیە لەبەر بکە لە بوونی من تەسویر ئاژەلێکی لەفەریان جوولەکە لەسەرە جوولەکە لەسەر شتێ جلی باسەکەیە نوێژی لێدەیەکەوە نوێژ پێ بکەی یان نا عەفوم کە وەڵای پرسیارەکەت کە باوکی یوسف زۆر باش تێ نەگەیشتم فەرمووت جل و بەرگێک چی لەسەر بێ تەسویر يعني جوولەکە لەسەر بێ يعني علاماتی لەسەر بێ علاماتی تەیرێکی یان حیواناتێکی حیوانات بەڵێ بله بله بەسەر چاوان باوکی یوسف بۆ ڕوون دەکەم باوکی یوسف سەر چاوەکانم باشێنم بەڵێ بۆ خوشکە بەڕێزەم دەڵێم بە زمانی شیرین بەدڵ سۆزانە بەلێزانانە ئەویش هەموو دەقەیەکنە لە کاتی گونجا و مەحەبەت و خۆشەویستی نێوانتاندا بڵێ تۆک و پیاوە باشەکەم ئەلحەمدولله خەڵک دۆستی تو ئەو خواپەرستیش بە نوێژەکانت بکە من دڵنیام بە ڕەفتارە جوانەکانت بەرهەمی نوێژەکەت و مەبدەئەکەت ئەو پیاوە حەزی بۆ نوێژ دەچێت من ئەوەت پێ من پێ ناڵم حکمی نوێژ نەکرد چیە زیادە بێەوە کافر دەبێت کافر نابێت ئەو ئیشی مفتیە با ئێمە تخوا دووش تێکەڵاو نەکەین من لەم بەرنامەدا قەت بە خەڵکی ناڵم حکمی ئەوە چییە قەت بە خەڵکی ناڵم میراتی ئەوە بۆ ئەوەندە ئەوە دەبێت ئەمە ئیشی ئێمەنێ ئێمە بانخوازین نەحن و دوعاد لا قوضات ئیشی ئێمە کە لە من دەپرسی فڵان کەسی هاوسەرم نوێژ ناکە ئەڵم ڕەفتارەکانت باشکە هەوڵی لەگەڵا بدە ئامۆژگاری بکە نەرمونیان بە لەگەڵی لە کاتی گونجاودا پێ باسی نوێژ و فەزلی نوێژ و مەترسی نوێژ نەکردنی بۆ بکە ئێستا بۆ خوشکە باشەم دەڵێم تکایە یەک شت بکە بۆ برای خۆت بەس ئەو مێردەت یەک جومعە بێنە بۆ مزگەوتێک کە بەڕاستی مامۆستاکەی ئەو قافی نەبێ یعنی ها موظف نەبێ من پیان دەڵێم ئەو قافی موظفیە وەڵام 2 مانگ 3 مانگ معاش نەیە ئامادە نێ نوێژش لە مزگەوتێ بکە خوتبەش بخوێنێتەوە بیبە بۆ لای مامۆستایەکی ئاینی خەتیبی مزگەوت کە بەڕاستی داعیە بۆ دینی خوا کە بەڕاستی مەبدەئیە پەیوەندی بە ئەوقاف و مەوقاف و زانان و فلانەوە نییە حیزبی فلان و فلانەوە نییە خۆی یەکلایی کردوێتەوە بۆ خوا لەبەر خاتری ئەڵڵاه قسە بۆ جەماوە دەکەوە جەماوە لەبەر خاتری خوا خۆشیان دەوێت بیبە وەڵڵای بڵێ بەس جومعەکان بکە قەسەم بەخوا دوای 2-3 جومعە بە ئیزنی خوای پەروەردگار هەموو نوێژەکانی دەکات دڵی بەرەو خوا دەگەڕێتەوە بەڵام تۆ یەکسەر بڵێ 5 فەرزەی نوێژ بکە زەحمەت دەکرێت بەڵام دواتریش ڕوونکردنەوە دەدەمە بە ئەم پەیوەندی ژوەرگرین بەڵێ دایکی محەممەد فەرموو خوشکە باشەکەم بەڵێ دایکی محەممەد خوشکی من مامۆستا وەڵایەتە چەند ئەگە هاتی کەس دەکەی ئینەعەت دەگاتی چی بکەی دایکی محەممەد کەسی گوناعەت دەگاتی تێنەگەیشتم وەڵایی تا چی ئەگە هاتوچی نەکەی هاتوچۆی یەکێک نەکەی بەسەر چاو بەڵێ بوو لە دایکی محەممەد یەکەم جار حاڵی نەبووم بەسەر چاوان هاتوچۆی کەسێنەکەی تاکەی حرامە و تاکەی دروستە بەسەر چاو بەسەر چاو خوشکە باشەکەم سەر چاو خوشکی بەڕێز لەگەڵ بە دایکی من پەیوەندی تر وەرناگرین بە پەیوەندیش کەش وەرگرن مامۆستا ئەگەر توانیتان ئاسایەگە پەیوەندیش کەش وەرگرن فریا دەکەوم ئینشاءڵڵا زۆر باشەکە پەیوەندیش کەش وەرگرن بە حەقی موسڵمانان جی بدەین ئینشاءڵڵا خوشکە باشەکەم ئینشاءڵڵا ڕەفتارت جوان بێ لەگەڵی عەرزم کردی بیبە بۆ مزگەوتێک کە لەبەر خاتری خوا قسەی تێدا بکرێت چونکە مزگەوتەکان ئێستا کۆمەڵەکەن مزگەوتی حیزبیمان هەیە بانگەشە بۆ لایەنێکی دیاریکرا و بۆ ڕۆتێکی دیاریکرا و ئەو بەس خەریکی دژایەتی فلان و فلان ئەوە نا ئەوە تۆ کابرا نوێژ نەکەرە دەچێت بۆ مزگەوت لەوێ دوو قسەی خێر ببیستێ سەیدەکەی مامۆستا هێرش دەکاتە سەر فلان و باسی حکومەت و باسی ئەوە نا چۆ بۆ مزگەوتی خالیسەن بۆ خوا بە نێتێکی خاوێن قسەی تێدا بکرێ وەڵڵی تەسیل لە دڵی دەکا بە ئیزنی خوای گەورە کە فێری نوێژی جومعەکان بوو وەڵڵی ئینشاءڵڵا وردە نوێژەکانی کەش دەکا ئەبێتە نوێژ خوێنێکی زۆر پاک و چاک بە ئیزنی خوا پەیوەندیەکی ترمان باوکی ئارام کرمان بە دوا پەیوەندی فەرموو برا شیرنەکەم
السلام عليكم وعليكم مامۆستا. السلام ورحمة الله برای عزیزم. مامۆستا رحمەت نەبی لە سوورەتی ئیخلاسە بەڵێ کە دەگەیە یەکونە یان یەکول لە معنە بەڵێ باوکی ئارام ئەوە دەنووسێ یەکون لەهوو، بەڵام کاتێ دەیخوێنێەوە لە زانستی تەجویدا نونەکە ئیدغام دەکرد لە لامەکە داڵی یەکول لەهوو، باش لە معنایەکەی ناگۆڕێ، هیچ لە معناکەی ناگۆڕە. زانستی تەجوید زانستێکی جوان خوێندنەوەی قورئانە بە کوردی خۆمان، یەخۆی دەنووسێ یەکون لەهوو، بەڵام کاتێک کە بە زانستی تەجوید دەیخوێنەوە دەبێت ئاوا واجبە ئەوا بیخوێنەوە وەلەم یەکول لەهوو. والله هەندێک مامۆستا سەریان لە خەڵک شەوە، هەندێک دەرین یەکون تاوە، هەندێک بەڵێ بە یەکون دەنووسێ، بەڵام لە زانستی جوان خوێندنەوەی قورئاندا عەرزم کردی نابێ بڵێ ئەوەی مەگە تەجوید نەزانە زانستی جوان خوێندنەوەی قورئان نەزانێ ئیتر ئەوەش بیخوێنێتەوە ئیشەڵڵا خۆی عیتابی لێ ناگرێ، بەڵام ئەگە بتەوێ حەقی جوان خوێندنەوەی قورئان بدەیت وەکو پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم چۆنی خوێندێتەوە بیخوێنێەوە دەبێت ئاوا بیخوێنێەوە. وەلەم یەکول لەهوو، نون لە هەر شوێنێکی قورئاندا گەیشت بە لام نونەکە نامێنێ دەبێتە لامەکەش لە لامەکە بەیەکەوە دەنووسێندرێ دەبێتە دوو لام شەدەی دەدرێتێ، ئەڵێ وەلەم یەکول لەهوو، ئیدغامی بێغونەیە ناڵێ هونەش نادێ بەلوتت، وەلەم یەکول لەهوو. باشە براشینەکەم دەست خۆش سپاس دەکەم باوکی براشین دەکەم خوال لەگەڵ. بەڵێ خۆشەویستانەوە دوا پەیوەندی بوو، ئینشاءڵڵا دەرفەتەکانی تر بەرنامەکانمان لە کاتی خۆیدا دێنەوە خزمەتتان زیاتر پەیوەندیتان وەردەگرین. بۆ ئەو خوشکە باشی کە دەڵێ کەسێک کە نوێژ ناکە حەق واشە ماڵی کەس و کار یان ئەو کەسانی کە دەچنە بینی کوڕ و کچێکەوە بەڕێزان بەڕاستی یعنی درۆی بۆ مەکە، ماڵێ وەڵا کوڕێکی زۆر چاکە و دیندارێ نەوەڵا وەکو خۆی بڵێ وەڵا نوێژێک دەکات چوار ناکە، وەڵا کە باسی ژنهێنان کرا و تێتی نوێژ دەکەم، بەڵام وەڵا هیچ گومانی دەخرێتە سەری. نوێشکردن کۆڵەکەی دینەکەمانە، پەیوەست بوون لەگەڵ خوا چاک بوون، لەگەڵ خوا ڕاست بوون، لەگەڵ خەڵک چاک بوون. هیوا هەیە لەگەڵ خەڵکە زۆر باشە، بەڵام پەیوەندی لەگەڵ خوای تەواونێ تەیرەکە باڵێکی شکاوە بەرز نابێتەوە بۆ لای خوا، خێزان بەختەوەر نابێ. بۆیە ئەم خوشکە باشەم تەنها ئەوەت پێ دەڵێم زمانت شیرین بێ لەگەڵیدا، بانگەوازی بکە، بۆی ببە بە مامۆستا بە ئیزنی خوای گەورە لەگەڵ خۆتابی بە بۆ نوێژی جومعە، قەناعەتی پێ بکە، بەڵامی بە بۆ مزگەوتێکە لەبەر خاتری خوا قسەی تێدا دەکرێت و سەر بەم و ئەو نییە و مامۆستا لەبەر مەعاش دەوام ناکات، چکەوە هێندێ مامۆستای مەلا هەیە بەخوا ئەگەم مالی پارەی نەدرێتێ 2 مانگ مەعاشی نەدرێتێت لەو بڕایدا مواز لە مەلایەتی دێنێ هەر ناچێت لە مزگەوتێش، لەبەرەوە بیبە بۆ لای مامۆستایەکی ئاینی وتار خوێنە کە خالیسەن مخلیسەن بۆ خوای پەروەردگار قسەکان لە دڵەوە دێتە دەرێ، ڕێک کاریگەریشی لە ناو دڵت دەدا. ئەو مێردەی تۆ دڵنیاوە دەبێتە ئەهلی نوێژ و ئەوەنجا با بێتە مامۆست برادەری مامۆستای مزگەوت، یەک دوو مامۆستای مزگەوت هاتوچۆی بکەن هاتوچۆیان بکە، وەڵڵی ئینشاڵڵا کوڕێکی زۆر باشی لێ دەردەچێت. تۆ هەموو هەوڵی خۆتت دا و ئەو هەر نوێژەکانی نەکرد، ئێوە حکمی بەدەست ئێمە نییە من بڵێم چی بکە و چی مەکە، ئێمە دوعاتین لا قوڵات، ئێمە بانگخوازین بۆ دینی ئیسلام، ڕێنماییمان لەسەرە، بەڵام مفتینین، بەڵام قازینین، بەڵام دادوەرنین لەسەر پێکهێنانی ژیانی هاوسەریان هەڵەشانەوەی ئەو حکمیشی تری هەیە، خوا هیدایەتی هەموو لایەک بدا. با بچینە خزمەت پەیوەندیەکان ئینشاءڵڵا وەڵامێکیان بدەینەوە. کاک حاجی عەلی وەکو یەکەم پەیوەندی دەڵێ نوێژی بەیانی تاکەی دەمێنێ، نوێژەکانی تر دیارە مەجالیان زۆرە، فعلەن وایە. نوێژی بەیانی ئەو نوێژەیە کە پەروەردگار لە قورئانە کاتە دەفەرمێ حافظوا علی الصلاة والصلاة الوسطى، هەندێک لە زانایان دەفەرمون نوێژی عەسرە، بەڵام بە یەقینەوە سەڵاتی وسطا نوێژی بەیانیە کە پەروەردگار یەک تەحدیدی کردووە، پارێزگاری لە هەر 5 فەرزەی نوێژەکەتان بکەن، بە تایبەت نوێژی ناوەڕاست. نوێژی ناوەڕاست چونکە دوو نوێژمان هەن، نوێژی نیوەڕۆ و نوێژی عەسر لە ڕۆژدان، نوێژی مەغریب و نوێژی عیشا لە شەودان، لە بینی شەو و ڕۆژدان نوێژێکمان هەیە کە نوێژی بەیانیە. جیاکەرەوەی بینی شەو و ڕۆژ لە نوێژی بەیانیدا خودای گەورە سوبحانەهو وتەعالە بە تایبەت دەفەرمێ ئاگاتان لەو نوێژە بێ. هەر کەسێکتان بینی ئەهلی نوێژی بەیانی بوو موژدەی بدەنێ کە ئیمانەکەی تەواوە. زۆر مەردایەتیە، نیشانەی ئیمانی کاملە کەسێک کە هاوینان شەوگار کورتە، 2 ساعت 3 ساعتە خەوتووی لە شیرینی خەوا لە بەرخاتی ئەڵڵاهو ئەکبەرەکە هەڵدەستی کە بانگێش فەرمووی الصلاة خير من النوم، دەڵێ صدقت وبررت بالحق نطقت، بەخوا ڕاست دەکەی، لێنەکە لەسەر خۆت لا دەبێت لەو شیرینی خەوەدا هەڵدەستی لەبەر ئەڵڵا ڕوو دەکەیتە مزگەوت یان ئەگە ئافرەت بێ لە ماڵی نوێژەکەی دەکات، نیشانەی ئیمانە.
لە زستاناندا کە شەوگار درێژە تێرخەوی بەڵام سارد و سەرمایە خواخواتە لە ژێن نوێنە گەرمەکەی خۆتا بمێنیەوە لەبەر خاتری ئەڵڵا ئەو نوێنە گەرمە بەجێ دێڵی و بەتانەکە لەسەر خۆل لا دەبەی زۆرجا دەچی بەبێ کارەبای بە ئاوی سار دەست نوێژ دەگری بۆ ساوەڵاوە ئەوە نیشانەی ئیمانە جا ئەم نوێژە کاتەکەی کەمە نوێژی بەیانی بەڕێزان هەر کاتێک کە یعنی بۆکو ئەوەی کە بڵێن ڕەن زەردەکەوتووە هەستت کرد زەردەکەوتووە لە شوێنێکە خۆر هەڵات نوێژی بەیانی نامێنێ تر ئەوە جار هەیە ئێستاکانە سەعات 3 و 25 دقه سەعات 3 و نیو لە هەولێرە نوێژی بەیانی دەبێ سەعات 5 و 5 دقه بە سەعات نوێژ نامێنێ بەڵام تۆ سەیری سەعات مەکە لە هەر وەرزێکی ساڵا بوو زەردەکەوت نوێژەکەت نەماوە پێویستە قەزای بکەیتەوە ئەمە کاک حاجی عەلی شتێکی جوانی وروشان دەڵێ هەندێک خەڵک دەڵێن کەی خەبەرت بۆەوە نوێژەکەت بکە ئێمە دووشتی جیاوازمان هەیە کەسێک بە نێتی ئەوە خەوتووە مۆبایلی ناوەتەوە سەعاتی جەڕەسی داناوە بە کەسێ لە ئەندامانی خێزانی وتووە کە ئەگەر خەبەرتان بۆ نوێژی بەیانی خەبەرم کەنەوە قەدەری خوای گەورە هێندی خەودەیە شەکەتە ماندووە یان لە بیری چۆتەوە مۆبایلەکە نەندراوەتەوە جەڕەس لێ نادا سەعاتی جەڕەسەکە لێ نادا ئیتر یان لێی داوە دەستێکت پێدادا و توێتی 5 دقەیتر هەڵەستم ینی نێتت هەبووە نوێژەکەت بکەیت بەڵام وەختی ئەزانی ئەو خەبەرت بۆوانە وەڵڵا زەردەکەوتەوە خۆر هەڵاتووە ئیتر تۆ مەڵێ وەڵام نوێژەکەم لەگەڵ نیوەڕۆ دەژێڕمەوە زۆر کەسەوە خۆی دەخەڵەتێنێت لەگەڵ نیوەڕۆ دەیژێڕمەوە نا فەلیوسەلیها ئیذا ذەکەرەها ئەگەر نوێژەکت لەبیر چوو ئەگەر نوێژەکت لەبیر چوو کەی بەبیرت هاتەوە خێرا بیکە با ئەوە ڕوونکردنەوەی بدەم بە موسڵمانان جەنابەت ڕۆژێ نوێژی عەسر لەبیر چووە نوێژی عەسر لەبیر چوو ئەزانی کێ بەبیرت هاتۆتەوە نوێژی مەغریب لە مزگەوت کردووە چوویتەوە ماڵەوە وەڵڵا خۆ نوێژی عەسر بەداخەوە نوێژەکەم لەبیر چوو وەڵڵا زانی چوومە مزگەوت هەر وەکو جەماعەتی جاران کە چی نەچوو نوێژی عەسر بەبیر هاتەوە کە نەتکردووە مەڵێ وەڵا لە دوای نوێژی عیشا دەیکەم وەڵا پێش خەوتن دەیکەم وەڵا بەیانی لە کاتی عەسرا دەیجێڕمەوە هەل فەلیوسەلیها ئیذا ذەکەرەها کە بەبیرت هاتەوە نوێژی فڵان نەکردووە یەکسەر بیکە دووەمیان بە نێتی ئەوە خەوتووی کە نوێژی بەیانی بکەی یەقینت هەبووە کە دەیکەی بە ئیزنی خوا بەڵام قەدەری خوای گەورە خەبەرن نەبەوە عەرزم کردی دەست لە سەعاتەکەدا لە مۆبایلەکەدا وتت 5 دقەیتر 5 دقە خەوت لێکەوە تەوانێ وەختی هەستای زەردەکەوت بوو تاخیری مەکە بۆ نوێژی نیوەڕۆ بەڵام یەکسەر نوێژەکەت بکە یەکسەر نوێژەکەت بکە کە دەخەو هەستای دەست بەجێ نوێژەکەت بکە بەڵام کەسێک کە نێتی نەبووە وەڵڵا دەڵێ بەم بێ منەت لێی دەخەوم بەداخەوە ئەڵێ نوێژ دەکەم بەڵام بەخوا لە کاتی خۆیان خەبەرم ناوێتەوە نە مۆبایلی ناوەتەوە نە جەڕەسی ناوەتەوە لە خەبەرم نەکەنەوە تااقەتم نێ ببانێ زۆستم ئەم کە هەستا دەبێنێتی قەزای لێبێنێ ئەبێ بڵێ نێتمە دوورکە نوێژی بەیانی دەجێڕمەوە بەڵام ناوێ بیکاتە نیوەڕۆ ئەبێ دەست بەجێ کە خەبەری بۆەوە هەستا ئەمیش بیجارێتەوە بەڵام ئەوەی دووەمیان کە لە کاتی خۆیان نێتی کردنی هەبووە بەڵام خەبەری نەبووەوە عەمدەن نەبوو قەدەری خوای گەورەوە هاتە پێشەوە بەهۆی شەکەتی و ماندووبوونی و خەوشیرینی خۆیەوە هەر کە هەستا یەکسا بڵێ نێتمە دوورکە نوێژی بەیانی دەکەم پێویست ناکە بڵێ بە قەزا دەیجێڕمەوە چونکە ئەم نێتی هەبووە کە خەبەرت بۆەوە نوێژەکەت بکە نوێژی بەیانیش کاتەکەی زۆر کەمە دەبێت زۆر وریای بین خوا فەرمووی بە تەحدید ئاگاتان لێبێ کە زەردە هەڵات خۆر کەوت نوێژی بەیانیەکەت کاتی نامێنێ باوکی یوسف دەفەرمێ ئەو جلو بەرگانی علامەتی سەلیب و جوولەکە ئەوانی لەسەر نەخێر ئەوانەیە بە هیچ شێوەیەک نوێژیان پێوە دروست نییە هەر جلو بەرگێک سەلیبی لەسەر بێ نیشانەی ئاڵای ئیسرائیل و جوولەکەی پێوە بێ موسڵمان نابێ قەتعیەن نوێژیان پێوە بکە حرامە بەڵام ئەگە حیواناتێکی پێوە بوو وەنوێنە لە پشتەوەی لە پشتەوە ڕسمی شێرێکی پێوە بوو ئەویش یان سەری کۆترێکی پێوە بوو یان سەری بازێک هەڵۆیەکی پێوە بوو ئەوە زانیان دەفەرمون باشتر وایە نوێژ بەوە نەکا بەڵام نوێژیش پێوە دروستە یان بەتایبەت لە سنگیەوەنە لە پشتەوەیەتی و باڵندەکە ڕسمی تەواو نییە ئاژەڵەکە ڕسمەکەی تەواو نییە تەنها سەر هەیکەلەکەیەتی بەس کەلەکەیەتی ئەمە زانیان هەندێک دەفەرمون باشتر وایە پێوەی نەبێ ئەو جلەی لەبەرمانە جلێکی ئاسایی بێ هیچ ڕسمێکی لەسەر نەبێ بەڵام ئەگەر لەسەری بوو لە دیوی پشتەوە مادام نیشانەی ئەدیانێکی غەیری ئیسلام نیە سەلیب نییە نیشانەی جوولەکە و ئاڵای ئیسرائیل و ئەوانە نییە ئەوە دروستە نوێژی پێوە بکرێت لە حاڵەتی پێویستدا دایکی محەممەد دەڵێ هاتوچۆی کەسێک نەکەی تاکەی دروستە دایکی محەممەد خوشکە باشەکەم دوو جوار هاتوچۆ نەکردنمان هەیە هاتوچۆیەکمان ئەوەیە من دڵم لەگەڵ جەنابتە عاجز بووە لەگەڵ برایەکمان لەگەڵ خوشکێکمە لەسەر دەمەبۆڵەیەکی ئاسایی یعنی کێشەیەکی گەورە لە نێوانماندانیە شەیتان و نەفس بە نەفرەت بێ کاتێک کە دەمەبۆڵەیە کەوتۆتە نێوانمانەوە لە مەجلیسێکا دڵمان لە یەک عاجز دەبێ و بە ناکۆچی هەڵدەستین و دەڕۆینە دەرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی دروست نییە و حەڵاڵ نییە ئەن یەهجوڕ ئەخاه
فوق 3 أيام لدواي السير ڕۆژەوە مسلمان تووشی برای مسلمانی بێ و پشتی لێ هەڵکە ڕووی لێ وەرچەرخێنێ هەر یەکان ڕوو بکەن بەولاوە باشتریان چێە الذي يبدأ بالسلام ئەو کەسەی کەوا سڵاو لە بکەی خۆی دەکا مەردایەتی دەکا ئەو خەریکە سەلام نەکەڵێن نەوەڵام سڵاو لێ دەکەم سەلام عەلەیکم کاک فڵان کەس چۆنی بەڵام سڵاوەکەی نییە سەلام عەلەیکم هیوایە سڵاوەکەی هەر نەکا باشتر لە زیاتر برینەکە دەکولێنێتەوە سڵاوێک بە دەنگێکی بەرز بە دەنگێکی نەرم بە برایانە بە زەردەخەنە بە ڕووی خۆش ئەگە بکرێ بڕوا دوو هەنگاو بەلاشی دەستی تەوقەش درێژکە کورە دەوەرە برام وەڵی مە هیچمان لەبەی نانە بوو گەرن ئازابێ و گەرن دازابێ ئەگەزانی پێویستیش بەوە ناکە هەر مەرحەبای و سڵاوە گەرمەکە و ڕۆوە خۆشەکە و دەم بە خەندەیەکەی هەموو شتەکە لا دەبە ئافرەتێک لەگەڵ ئافرەتێکی ترە هەروە بە هەمان شێوە نابێت لە 3 ڕۆژ زیاتر مسلمان دەنگ لە یەکدا ببڕێ و تووشی یەک ببن ئەو ڕوو بکاتە ئەولا و ئەویش ڕوو بکاتە ئەولا ئەبێت لە 3 ڕۆژە دڵت هێندە پاک بێ لە 3 ڕۆژە غەل و غەش لە دڵتا بمێنێ دوای 3 ڕۆژ مافیەوەت هەیە تووڕەبی های ئیسلامی ئەمە چەندینێکی واقعە مافیەوەت هەیە لە خەڵێک تووڕەبی مافیەوەت هەیە شەوێک حەد دڵت سارد نەبێتەوە وەک مەنجەڵ بکوڵێ قسەیەکی لە دڵ داوی لەوە چێمە بەستی شتۆ نەبێت تۆ پێی قەڵز بی لەوە سێ ڕاستەوخۆ دڵی بریندار کردبی شەوێک حەقی خۆتە دوو شەو حەقی خۆتە دوو ڕۆژی بەسەری حەقی خۆتە بەڵام نابێت لە 3 شەو زیاتر دڵت نەنیشێتەوە کەف و کوڵن نەنیشێتەوە هێشتا غەرەز و بغزت هەر بمێنێ دوای 3 ڕۆژ دەبێت ئارام ببیەوە تۆ لەو 3 ڕۆژەدا 15 نوێژت کردووە 15 جار چوویە حزوری خوای پەروەردگار مسلمانانت بینیوە گوێ لە ئاەت و حەدیث و فەرمایشتی مامۆستایان بووە ئەبێت دڵت پاکەیتەوە دەبێت دڵت نەبێتە زبڵدان بەڵام هەندێک پەیوەندی هەیە دایکی محەممەد خوشکە باشەکەم و مسلمانانی بەڕێز هەندێک خەڵک هەیە وەڵاهی ئەگەر تۆزێ لێی دووربی ڕەنبە قازانج زیاتر بێ یعنی تۆ دوای 3 ڕۆژ ئاش ببیەوە کەچی دوای 3 سعاتیکە دیسان بە یەکەوەوە هەندێک خەڵک هەیە لە چاوی دەترسی لە زمانی دەترسی ئاژاوە دەخاتە نێوە ماڵتەوە زمانی باش نییە قسە گیاڕەوەیە فیتنە چییە وەڵاهی قسە هەڵدە بەستێ ئەمە ئەگەر بێت و هەل لێی دووربی ڕەنبە قازانج زیاتر بێ ئەگەر تەعزیەیەکی بوو وەکو خەڵکی بچۆ سەرخۆشی لێ بکە ئەگەر شەکرا خواردنەوە کچ بە شودان و کوڕی ژنی هێنا و کارتی بۆ ناری و داوەتی کردی بڕۆ 5 دقەیەک وەکو خەڵکی موسڵمان و خزم بەشداری بکە ئەگەر هاتوو لە ڕێگا سڵاوی لێ کردی سڵاوی لێ بکە سڵاوی جواب دەوە بەڵام هەموو دەمێ وەکو جاران هاتوو چۆی بکەی ڕەنبە ئەمان باش نەبێ ڕەنبە خێر لەوەدا بێت تۆ لە ماڵی خۆت بی و ئەویش لە ماڵی خۆت بێ یان جێژنێک لە مزگەوت تاگە پیاوان بوو مەرحەبای یەک بکەی جژنە پیرۆزە لە یەک بکەی ئەگە خەڵکیش بە گەڕاوکەوە گەڕان ئەو 10 دقەیە مەرحەبایەکی یەکتر بکەی بەڵام تا 3-4 مانگی جێژنی داهاتوو لە ڕەمەزان بۆ قوربان لە قوربان بۆ جێژنی ڕەمەزان لێچکە ضروري هەموو شەیە سەلام عەلەیکم ڕۆژە تەلەفۆن ئەلو چۆنی و باشی ئەم پەیوەندیەکە بش بچڕێ مادام شەڕی لە پشتەوەیە ئەمان ڕەنبە گوناهێک نەبێ والله تعالى أعلم باوکی ئارامیش باسی سوڕەتی ئەلیخلاسی کرد فەرمووی دڵێن لەم یەکن براشی نەکەم دەنووسێ لەم یەکن له بە نون دەنووسرێ بەڵام زانستی جوان خوێندنەوەی قورئان پێویستە ئێستا الحەمدلله ئەو منداڵانی کە فێری قورئان دەبن هەموو علومی تەجویدیان پێڵان زانستی جوان خوێندنەوەی قورئان هەر وەختێ پیتی نونت بینی لە قورئان نون لەگەڵ لام بە یەک گەیشت نونەکە لا بە زەربێکی بەسەرە بێنە دەکرێت بە لام لامەکەش لە لامەکەی ترا دەمج دەکرێن ئەکرێت بە ئیدغام شەدەیەکی ئەدرێتێ واتە بە قورسی دەخێنێتەوەی ولم يكن له كفوا أحد كفوا عند خلق الله كفوا أحد لا كفوا أحد أجشتان لو به ولم يكن له كفوا أحد ما له كفوا أحد كفوا إذا كنت كفوا نونك شدك درخة چونك تنوين جيشتو بألف دبي إظهاري بكي ولم يكن له كفوا أحد كفوا إذا أحد هذا تجويد في الماضي أحد ما يكبتين ولا أحد ديك جوان درخا ما دوارم همون جوان تلا خدمة القرآن دابين وبسينا خدمة ما مستعاني بريزي زانستي تجويد يعني لكتابي تجويد خمان هم بيخوانين وجوال القرآن خوانه كان بقرين زانستي تجويد زانستي شبيويستا وآساني شفير بوني خوال بركة القرآن ودين إسلام همو لايك من بحر وركا بختوري تنحال لخدمة القرآن ودين إسلام دايا ئەوەی ڕێبازی قورئان بگرێ هەمیشە سەرفرازە بەختەوەرە ئەو سەری ڕێگاکە بەهەشتا ئەم سەریشی گوڵ و گوڵزاری دنیا و قیامەتە ئەوەی لەو منهەجی قورئانە پەنا بەخوالادا دڵنیابێ بەس بەدبەختی بۆ دەمێنێتەوە یا ڕەبی خوا هیدایەتمان بدەی شوێنکەوتی قورئان بین بیخوێنینەوە تێی بگەین کاری پێ بکەین و مشکیلەکانمانی پێ حەلکەین
هەموو ئەو خوشک و برایانەی کەوا هاوسەرگیریان کردووە کێشیان هەیە یا ڕەبی خوای گەوری ئیسلاحی حاڵیان بکەی هەموو ئەو کوڕکچانی کە هاوسەرگیریان بۆ نەکراوە یا ڕەبی خوای بەختیان باشکەی بە هاوسەری حەڵاڵی خۆیان شادیانکەی شیفای نەخۆشەکانمان بدەی هەموو لایەکمان بەختەوەر و ئاسوودەکەی ژیانتان پڕ بێ لە خۆشەویستی بەخوای پەروەردگارتان دەسپێرم والسلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه